بەو خوای خوایەتی دەکات دەجاری دی ماڵم بسووتا باە هەندێ و ئەرشیفەی دیسا بە بیرم مینەوە کە گریانم دێ هەندێ و ئەرشیفەی متەئەسیر نەدەبوو خۆی سعات لۆ 12 داهات تقریبا پێش 12 بە 20 دقە چارێگەک من هەر ئەوەندە زانیم ئەم شەوێ نانم دانیشتم تەسبیحاتم دەکرد چاوەڕێم دەکرد سعات بەفتە سعات 2 هەستم دەست نوێژی بشۆم نوێژی بکەم ئیتر ئەوەندە لە جامەکەی دیتم گرپەک هات و ڕووناکیشی زۆر هاتە ژۆرێ غارمدا دەرێت تەمەشا دەکەمێ لەو زاویە قەنەفەی ئاگر بن دەبێ ئاگرش واکە ئەنەما تو بنزینت پێدا کردی ها سوبحان الله شتەش سەیرە تاوم دای بیکوژێنمەوە ئەوە دەستمەوانم هەموو سوتابەران بکوژێنمە کۆشە و مۆشە ماویشتە سەرێ بیرە پەڕۆک و مەڕۆک ئەوی لەوێ بوو فایدەیە لەسەر من دەرچوو لە دەستە من ئەمنیش خەریک بوو ببوورێمەوە لە خۆ بچم کە ئەمنیش بکەوم فەوڕەن دەسووتێم فەوڕەن دەسووتێم وەڵا بە هەر شێوەکە بی خۆم گەیاندە ئێرە ئەلحەق زوو غارمدا ئەو جیرانم دانا لەگەڵ کاک مەحموودی لەگە کاک شوانی ئەو جینانم ئەو سەیە فەوڕەن گەیشتنە من ئەمنیان بردە دەرێ کورسێکیاندانە گوتیانە تو دانیشە کەلکی هیچ نەمایە فعلەن کەلکی هیچم نەماوە وەڵا بەخۆیان نەوزە پێهستان و ئاگرەکە و تەلەفۆنیان کرد و حەریقی و حەریقات و کوژیاندیانەوە ئەوجە لە منیان پرسی سەبەبەکە گوتم بەخۆی نازانم بەڵام ئەمن ئیشتینات دەکەمە سەر قسەی ئەوانەی کە لە حەریقینە ئەوان خیبریان لە من زیاترە دەزانن کە گوتیان ئەوە شۆتی کارەبایە لێدا من ئیستنا دەکەمە سە قسەیوان چکە ئەوان لە من خیبریان زیاترە و دەزانن ئیستنا دەکەمە سە قسەیوان کە شۆتی کارەبایە لەبارەی ئەرشیفە هونەریەکانیشتەوە ئەوانش هەموو سووتان چۆن ئەرشیفە هونەریەکانی چەند ساڵە ئەجەبا قسەکەت پێ برێم بەو خوای خوایەتی دەکات دەجاری دی ماڵم بسووتا باە هەندێ و ئەرشیفەی دیسا بە بیرم مینەوە کە گریانم دێ هەندێ و ئەرشیفەی متەئەسیر نەدەبوو دەجاری دیت ماڵم بسووتا بە هەندێ و ئەرشیفەی متەئەسیر نەدەبوو چونکە یەکەم کاری هونەری هەولێر ساڵی هەفتا لەناو ئەو ئەرشیفەیە 72 تێدا 73 تێدا لە 73 ڕاوەرە هەتاکو ئێستا بزانێت چی تێدایە ئەوەتە بووە ڕۆژ ئەوجا من چەند ساڵ احتیفازی پێ دەکەم لە ساردی دەیپارێزم لە گەرمی دەیپارێزم لە تەلەفی دەیپارێزم ئەوەتە بە یەک دقەی بووە ئاڕۆیت گرنگەوەی بە خۆتان سەلامەت من گرنگەوەی بە خۆتان سەلامەت من مامۆستا والله سەلامەتین الحەمدولله لە خوای بەزیاد بی ئەوەی کە جێی داخیشە کتابەکانم ئەو کتابانەی لەسەرەوانە ئەو کتابانە زۆر بە نرخن لەکنە من و زۆریش بە قیمەتن ئەمە چکە هەندە کتابەیە کە دەیان خینمەوە وەک مامۆستایەک دەیان خینمەوە وەک ڕێنیشاندەرێک یعنی کتاب زۆر میهمە من داخی گرانم وڵی تازە بەدەستم ناکەوتەوە حتا ئەو کتابانە نییە